بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان هیوا دەخوازین کە تەندروست باش بن ئینشاءڵڵا. من دانیا نورەدین لە بەرنامەی کینوی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان کە هەڵمان بژاردووە ئێوەی ئازیز ڕاوسەرنجی خۆتانی لەسەر دەڵێن بابەتی ئەوەیە کە گرانی شمەک و کاڵاکانە لە نێو بازاڕەکاندا و بۆچی حکوومەت هەرێمی کوردستان هیچ پلانێکی نییە بۆ دابەزانی نرخی کاڵاکان. دەزانین ماوەی دوو مانگێکە بەرز و نزمی نرخی دۆلار و بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەریکی زۆری کردوتە سەر بژێوی ژیانی هاوڵاتیان بەگشتی هەموو عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان تایدا لەبەرەوەی کە بەشێکی زۆری لەو کاڵا و شمەکانی کە لە دەرەوە دەهێنێت هەرێمی کوردستان بە دۆلار دەکڕێن و ئەمەش دواتر بازرگانەکان بە نرخێکی زیاتر دەیفرۆشنەوە بە هاوڵاتیان لەبەرەوەی کە نرخی دۆلار لە ئێستادا بەرزترە بە بەراورد بە نرخی دینار. ئەمەش کاریگەریکی زۆری هەیە لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان و لەسەرەوەی کە نرخی کاڵا و شمەک لە بازاڕەکاندا زیادی کردووە. وەروەها بەدەل لەمە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان پلانێکی جێگیری هەبێت تاوەکو سەرڕایبوونی ئەو هەموو قەیرانە سەرڕایبوونی هەموو ئەو نەهامەتیانی کە لەم هەرێمی کوردستانەدا هەن پلانێکی وای هەبێت کە ئەو شمەک و کاڵانی لە نێو بازاڕەکاندا هەن نرخەکانیان بەرز نەبێتەوە و کاریگەری نەخاتە سەر بژێوی ژیانی هاوڵاتیان لە کاتێکدا هاوڵاتیان مانگانە موچە بە دینار وەردەگرن و ئەو شمەک و کاڵانشی کە دەیکردن لە نێو بازاڕەکاندا بە دۆلار هاتوونە هەرێمی کوردستان و ئەمەش بۆ خۆی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان لەسەر گوزەرانی هاوڵاتیان کە بەشێکی زۆر لەو کاڵایانەی ڕۆژانە دەبینین بەرز بوونەتەوە نرخەکانیان زۆر بەرز بووەتەوە. بۆ نمونەر ئەمڕۆ نرخی کیلۆیە گۆشت کە پێشووتر بە 14,000 و 15,000 ئەمڕۆ گەشت بووە 19,000 کەمەش ئەوکو ئێستا بەم نرخە نەبووە سەرڕایبوونی شمەک و کاڵاکانی دیکە بەڵام ئەمەیان تا ڕادەیەک بۆ خۆی هەواڵە ینی ئەو نرخە زۆرە لە ڕابردوودا بوونی نەبووەوە بۆ شێوازە نرخی گۆشت بەز نەبووەتەوە چەندین شتی دیکە کە لە نێو بازاردا هەن. سەرڕای ئەمانەش لەلایەکی دیکەوە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی چه نەوت بێت چه ئەو بەنزینەی بێت کە شۆفێران دەیکردن لە بەنزیخانەکاندا ئەمەش نرخەکانی زۆر بەرزە بە بەراورد بە ساڵانی ڕابردووتر. ینی جێگەی داخە ساڵ لە دوای ساڵ قەیران لەسەر قەیران ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و حکوومەت هەرێمی کوردستانیش پلانێکی نییە تاوەکو گوزەرانی هاوڵاتیان باش بکات یاخود ئەو قەیران و ئەو بابەتانی کە هەن لە هاوڵاتیانی دوورخواتەوە نەیهێڵێت و قەیرانەکان کۆتایی پێبهێنێت بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ قەیرانەکان زیاتر دەبێتەوە. بەشێکی زۆری بەرزبوونەوەی نرخی کاڵاکان دەگەڕێتەوە بۆ بوونی باج و ڕسوماتێکی زۆر لەسەر کاڵاکان کە لە سنوورەکانەوە داخڵ دەبێت. دەمەش بۆ خۆی کاریگەری کردوتە سەر نرخی کاڵا و شمەک لە بازاڕەکاندا و هەروەها ئەو باجانەشی یاخود ئەو ڕسوماتێکە لە کاسبکار و لە دوکانەکان وەردەگیرێت بۆ خۆی ئەمانەش هەمووی کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەک لە بازاڕەکاندا. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت. ئەوەی ئازیز دەتوانن ڕاستەرنجی خۆتان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت بخەنە ڕووە هەروەها دەتوانن کۆمێتی خۆتان بۆم بابەتە بنووسن و ئێمەش لێرە ئاماژەی پێ بکەین لەسەر شاشەی پێیان دەربکەوێت. دەچمە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز یەکەمین پەیوەندی وەردەگرم کاک مەحموود لە دهۆ. کاک مەحموود جان سڵاوی خوات لێبێ. السلام عليكم كاك محمود صلاحي خواد لبه. السلام عليكم باشي بقربان. وعليك السلام ورحمة الله كاك محمود جان. خوشي برنامج كليكم. زو سپاسا كين باشي بقربان. يا اخوا سلامت بي. سلامت بي يا اخوا. والله برابر اذا كم جا حكومة باكي بتشيه باكي بو خلقني يعني باكي بو خلقني كلا لسرماء الرقبة توا. لو هم كان يعني كم يعني اويك خلق باچی بەوە نییە کە چێ هەڵبژاردووە ئەوەیە مشکلەکە ئەوەیە یعنی نامسقەفی و ناتێگەشتن و ناهینی ئێمە ئەوەیە یعنی ئەبوایە ئێمە لەسەر ئەوە بەرنامەیەکمان دەرکردایە کە خەڵک بۆچی ئەمانە هەڵ ئەبژێرێ چەند ساڵە گەندەڵیەکەن دزیەکەن پارە بەفی ڕۆدن هەموو کاڵا و هەموو سەرۆت و سامانی ئەم وڵاتەیان نارد بۆ وڵاتانی ئەوروپا لەوێ بۆ خۆیان و ماڵ و مناڵیان پێی خەنی بوون یعنی خەڵکانێکی زێرە پاسەوانی ئەکەن یعنی لێرە دزن و لەوێش ماڵ و سەرۆت و سامانێکیان بۆ خۆیان بنیان ناوە لەوێ ئەژین یعنی بەڕاستی هەقوایە ئێمە لۆمەی خۆمان بکەین لۆمەی خۆمان بکەین نەک لۆمەی
بەڕێی من حکومت بوونی نییە ئەگەر حکومت بوونی هەبوایە ئەگەر دەسەڵات هەیە بەڵام حکومت نییە. کاک مححمود ئێستا دەبینی چەند قەیران هەیە لە هەرێمی کوردستاندا چەند کێشە و گرفت هەیە کە بەرۆکی هاوڵاتیانی ئەم هەرێمەی گرتووەتەوە ینی بۆچی دووبارە با بڵین ساڵێکی دیکە هەڵبژاردن دەکرێتەوە بەشێکی زۆری هاوڵاتیان دووبارە دێتەوە دەنگ دەداتەوە بۆم کار بەدەستانەوە بەم دەسەڵاتدارانەوە دووبارە هەڵیان دەبژێرێتەوە ینی بۆچی ئەم ڕۆژانەیان بیر نییە بۆچی دەگەڕێتەوە بەڕای تۆ؟ والله بقناعتي من اما جوريك لكويلاتي وجوريك يعني نزانين وجوريك لنا مثقفي وجوريك التي نقشتن جوريك لويكا اما بزي عن بخوش معنا انا توا ك بز يعني نازانين يعني عيني شتاء ما غيب وكردوا كحديثي بيغمري لسر صلى الله عليه وسلم مسلمان نابه لكون يقعدوا جار ما عرفي ويبا يعني نازانم أمي التي يمت تيناقا بولم شتانة تيناقا يعني زور عجائب مليه زور بلاوة سيدة ككسانك ظالما ككسانك سمكارا ككسانك زاني دزيئكا ككسانك زاني سرد ساماني ملاتا أباد كاك بكن مخاطري إخواك وربي كان مخاطري بيغمر وربي كان مخاطري قرآن دوان مكان دفاعيا اللي مكان كاكا وازيان اللي بينن يعني براسي يعني أمانة أما زورك اللي ظالم بخيو كردن أما هر ظالم بخيو كردن أما دفاع كردن للظالم لاستمكار يعني وازيان اللي بين يا وتاورن شاشان كان يا وتاورن كاكا وازيان اللي بينن وازيان اللي بينن دنيا في مدن يعني قرشاك بنوا أو نور على نور بلا نقرشاك نابن وهروان وهرخريشي بردوام لسد زي وقندل كانيان يتركاك بو دنيا بيبن بو دفاعيان ليكن بو صدو ميلان بو كان كاكا بتاك كانيان بلن شاك بخرابة كانيشان بلن خراب لا يقلي زۆر باشە زۆر سپاس بۆ کاک مححمود لە پیرەمەگرونەوە لەگەڵمان بوو لە پردێ پورەمەنی جوەردەگرین پورەمەنی سڵای خوارد لێبێ سلااو لە تو کاک دانیال لە بینەرانی خۆشەویستی پەیامی سەر هەردوو چاومان پورەمەنی تۆ باشی؟ والله باش من تقول كره من كاك دانيال الحمد لله اما باشين يخوى سلامت بپورە مەنیجیان او باش كاك دانيال حكومات هيت اما دست خومن لحكومات ششتيتو بتمايز نينا لحكومتي ولا بابا بلى بتمايز نينا بس كاكا عدي انقولتي خير خواص عدي امن عطي بك نمكر نمگو بو خوای وچی ویواله بن خیمه چی بن گوفر ماک ورا خیر خوازان هیچ با 5000 گچی لگم بردار بن والله واقشتم دنیا داومەتە چەند خێرخوازێک دنیا بە هاوکاریتەکەن دیارە گیان پێوە نەکردووی هەر لە بیرم بووی بەخوا ژمارەکەتم لایە بەری ئەڵەم ژمارەکەتم لایە بەخوا داومەتە چەند خێرخوازێک ویستویانە پەیوەندیت پێوە کە نازانم چۆن پەیوەندیان پێوە نەکردووی دواتر بە دواچوونی بۆ بکەم کە هاوکاری بکەن دانيال كره من بوك وعلى صدقي مكاتين على نخوشيا حكومتي دستخون نشوشتو بس خير خوازان دق قربان وهم هيك بهزاجتي هاوكاري مكان بوك وعدقهم وبوك بيرتي جاي وعلى در زورين والله تماني كاك دانيال كره من دق قربان بمين متى تشيلو زۆر سپاس بۆ پورەمەنیج لە پردێەوە لە گەڵمان بوو بەڵازان خۆشەویستان ئەو بابەتی ئەمڕۆمانە کە لەسەر شاشەی پێیان نووسراوە بەرزبوونەوەی کاڵا و شمەکەکان تا چەند حکوومەت و هەرێمی کوردستان خۆی بە بەرپرس دەزانێت و تا چەند بەدەمەوە هاتووە کە ئەو کێشەیە چارەسەر بکات و کە یەکێکە لەو قەیرانانەی کە چەندین قەیرانی دیکە لە هەرێمی کوردستاندا لە کۆڵی هاوڵاتیانی بکاتەوە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ پلانێک نییەوە ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخەکە خراپتر دەبێت و ژمەک و کاڵا و پێداویستی هاوڵاتیان دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ لە نێو بازاڕەکاندا گران دەبێت گومانی تێدانە کە بەشێکی زۆری پەیوەندی بە بەرزبوونی نرخی دۆلارەوە هەیە بەڵام پێویستە لەم جۆرە دۆخانەدا حکوومەت پاڵپشتی میلەتەکەی بێت لەبەرەوەی کە حکوومەتێکە گومانی تێدانە کە خەزانەیەکی باشی هەیە و داهاتێکی زۆر باشی هەیە پێویستە هەمیشە بەردەوام لە خەمی میلەتەکەی دابێت بەڵام کە لە بیری میلەتی دانیە دەبێت چی بکرێت بەڕاستی دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک بۆکان وەردەگرم لە بۆکانخان لە گەرمیان سڵای خوارد لێبێ بۆکانخان باشیت
بۆ کاخان باشیت؟ وەڵا خۆشی دەنگ باشێت. الحەمدولای ئێمە باشین، ئێوە چۆن باشن؟ وەڵا بەس خۆشی وەڵا سەلامەتی. ئەگەر کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی پێم وابێت باشتر گوێمان لە یەکترێ بێ. بەڵێ وەڵی ئێمە لە ئیدارەی گەرمیانەوە تەلەفۆن ئەم قسمە سەر پەیام بەڵێ قەینا کاکشواسەر وانەوتەکە لە هەولێر و سلێمانی تەوزیعەکە ئیدارەی گەرمیان فەقیری زۆر هاتێ باشە قەینا فەقیر چی لەکەنمان لەورە تەوزیعە ئەی ئەم دووەکەی ئێمە ئێوە خۆتان لایەن حکوومەتەوە نەوتان وەرنەگرتووە بۆ کاخان؟ نەبەخوا ئەوە 6 ساڵە وەرمان نەگردا چاوەڕیانی دەست حکوومەت بۆ گرانی ئەیدا پێمە یەکێکی خۆمم فەقیر حاڵم. ڕاستەکەی بۆ هیوایی حکوومەتە و نەوتە دابشکاریانی ئێستا پێم وابێت چەند ملیۆن لیترێک نەوت هاتووە ئینشاءڵڵا بەشکم وردە وردە دەست بە دابشکردنی بکرێت لەلایەن بەغدادەوە هاتووە چەندە دەسەڵاتدارانی ئەمەرێمە بە دەستکەوتی خۆیانی دەزان وە پەرلەمانتارەکانیان دەڵێن لە ڕێگەی نووسراوەکانی ئێمەوە بۆ ئەو نەوتەی لە بەغدادەوە هاتووەتە هەرێمی کوردستانە. زۆر سپاس بۆ کاخان لە گەرمیانەوە لەگەڵمان نەبوو. کاک فەرهاد وەردەگرم. کاک فەرهاد سڵاوی خوات لێبێ. سلامی خوات لێبێ. سەلام عەلەیکم. وعەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا. کاک فەرهادجان لە هەولێر. بەڵێ کاکە دەستخۆش لێ دەکەین بەرامبەر ئەو تەوەرێکە جەنابەت باسی دەکەین. بۆ سپاس دەکەین کاک فەرهادجان. سلامەتی. کاکە لە زاڵمە چیان پرسی لە زاڵمە چی؟ بەڵێ پرسیان ئەری ئەکلۆ لەو خەڵکەی دەکەیت؟ بەڵێ گوتی وەڵڵی کاکە ئەمن هەرچ دەکەم کەس قسەی ناکات. گوتی ئەمیش ئەها ئەزیەتیان دەدەم و بەناویان دەکەوم. وهانیە ئەزانە کێشەکە لێرە چییە؟ کێشە ئەوەیە بەڕاستی ئەمە وەکو ملەتێکی مردووی ملەتێکی بووینە چەند بەشێک یعنی دەوڵەمەند دەرێ ئەمن حەقم لە فەقیری نییە. فەقیر ئێستا لەو ناوەی مایتەوە یعنی کەسی لەگەڵ نییە. ئێستا مەسەڵەن لە ئەوروپا کێشەک دەبی دەوڵەمەند فەقیر ڕەشپێر سپی پێر هەمووی بە یەک دەنگ هەر دەستی و کێشەکەی حەد دەکا و زەختێک دەکات لەسەر حکوومەت ئیشەکە پێک دێ و کێشەکەیان بەڵام لێرە دەوڵەمەند لێرە مەسەڵەن کێشەی غازت لێە دەوڵەمەند دەچی لە خۆی دەیکڕی و هیچ مشکلەی نییە و لێرەدا فەقیرەکە دەنێتەوە. پێغەمبەری صلی الله علیه وسلم دەفەرمی بەرپرس نابی تاجر بی. ئەگەر بووە تاجر یعنی ئەو ملەتە بەڕاستی لەناو دەچی. بەرپرس ئەگەر حەق و ناحەقی لێک نەکردەوە ئێستا لێوە بە ئیمامی عومەری کوڕ خەتابیان دەبوو عومەری فاروق فەرقی کرد لە بەینی حەق و ناحەق. فەرقی نەکرد لە بەینی هیچ خەڵکەچی هیچ دینەچی چێ عەدالەت با چێ حەق با پشتیوی دەبێت. لەبە ئەندێ کافترین حکومەتی هەبوو لە مێژووی مرۆڤایەتی کە عومەری کوڕی خەتاب حکمی کرد. بۆیە من داوا لە خەڵک دەکەم بەڕاستی خەڵکەکەی خۆشمان خراپە بەرامبەر خەڵکەکەی خۆشمان زۆر خراپە بەرامبەر نرخی کالا. وەڵڵاهی زەلام هەیە پێم فەرزە لە مێژەیە نرخی کالای گران کردێ لەسەر خەڵک. لە هەموو ئەوروپاوەکی ڕەمەزان دێ لە هەموو ئەوروپاوەکی ڕەمەزان دێ کە لەناو کافرن بەرەی کافرن لە بەخاتی مسلمانان ڕزق و ئەرزاقی هەرزان دەکەن بەڕام بەداخەوە لێرە لەناو مسلمانان سەپانەوە پێنجی مسلمانین خەڵک هەیە فەرزە لە مێژەیە نرخی کالا لەسەر خەڵکی گران دەکات کە ڕەمەزان بێ. بەڕاستی ئێمە زاڵمین مسلمان نینە. بەڕاستی لەگەر خەڵکی خۆمان زۆر خراپین. ئێستا ئەمە چوویمە مووسڵ چوویمە ئەو مووسڵ بەغدای لێرەوێ ئەو کێشانە نییە. لێرەوێ کێشە گرانبوونی دۆلار نییە. خەڵکەکە بە ڕۆحمە خەڵکەکە ڕۆحی هەیە بەرامبەریە. بەڕاستی هەولێر کوردستان خەڵک خۆخۆرە خۆمان خۆخۆری. بەڕاستی ئەمە زۆر کێشە هەیە خەتای حکوومەت بگرین بەڵام بەڕاستی خەتای خۆمانە. زۆر باش خوای گەورە دەرێ ئەمن مسلمانەکی بەغیرەتم خۆشتر دەوێ لە مسلمانەکی بێغیرەت. ڕاستە زۆر سپاس بۆ هەولێر و لەگەڵ بەنامە دەچێت لای پێنجێکی دیکە خاتوو هەنا وەردەگرم لە کۆیە خاتووە نەسڵی خوات لێبێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كاكا دانيال سبارت كتوركت بلى بوتي حكمت جباكا بلى باشا
ڕاستە دۆلار گران بوون لە دەسەڵاتی ئەوەندانە بەڵام ئەوان هۆکارێک سەرەکین بۆەوەی کە شت ئەوە گران بووە خۆی ئەمانە کە کاتێک کە بازرگانەکە دێنن لە ئەو بازرە دەتوانێت کەمتر وەرگری باشە دەتوانێت یعنی ئەو گرانیە ئەوەندە زۆر نەبێت بەو ڕادەیە خۆ دەتوانێت ئەو بکە بەڵام نایکە ئەسڵان خۆی حەز دەکات زۆر زۆر زیاتر گران بێ بەشت ژیانی هاوڵاتی ئەوە بۆ شێوەیە بۆی داوای خزمەتگوزاری نەکەن بۆی داوای ژیانە لە تەنیا بۆی کە نەمرن لە برسا دنیا دێوە بژینە تەواو خۆ ئەوانە نە چارەسەرێکیان هەیە نە بەخۆشی خۆیان دروستیان کردووە کاتێکیان خۆیان یانی یارمەتیگەرن لە بۆ ئەو گرانیە ئیتر بۆ چ بێبانێدە زۆر ڕاستە زۆر سپاس بۆ خاچوهەنا لە کۆیەوە لەگەڵمان نبوو سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڵڵا وەردەگرم لە چوار قوڕنە کاک عەبدوڵڵا گیانسڵای خوا لەوێ السلام عليكم. عليك السلام عليك السلام ورحمة الله وبركاته. سر هردو چامان لسر بازارە گیان بەڵێ لەسەر بازار لەسەر گرانبوونی شمەک و کاڵین لە بازارەکاندا هەیە بازار هەتا تو ئەوە هەتا شیحە لەگەڵ کورد حکومڕانی عێراق بکەن وەڵڵانەوەی باشتر نابێ وەڵڵا هەتا شیحە و کورد حکومڕانی عێراق بکەنەوەی باشتر نابێ ئەو بازارە ئێوە دەبینێت خەراتری دەبینێەوە ماوێتی بەناوە تو تەمەشای دۆلاری کە حکوومەتی مرکزی بە قەستی ئەو دۆلاری وارد دەکات بەنا ئیشی یەک سەعات بە یەک سەعات نییە کۆنتڕۆلی یەکەم هەر هەموو عێراق کۆنتڕۆل دەکەم پیاوەی دۆلاری گۆڕێتەوە بەو شێوەی بیبابی فرۆشی بۆ ئێران بۆ تورکیا بۆ لای بەری هەشاش بۆ من بینی بە بەردەبرینێک بە 40,000 دیناری وەتا بە 68,000 دیناریە ئەوە 68,000 هەموو جارێ ئەمە دەبێت خامکەکەی تێداوێت ڕاکە بۆ بەغداش هەمووی 80 کەس 70 کەس لێ سوودمەند دەبرێت محاشخۆر و لێ پارەخۆوەر دەبرێت ئەمەشیان بگونان هەموو جارێ ئەوان لەمە دەکەن هەموو جارێ چیا کردو کاکە چیان بۆ خەڵک کردو لە بەغدا چ کراوە چمان بۆ کراوەمە ئەی بازار خراپتر دەبێت بۆ قڕوە هەموو ساڵە چین کەس 50 کەسی دەکەنەوە عاشقان و تەواو ئەو تەقاوی دەبێت وەرەی 80 کەسی کەیە ئەو تەقاوی دەبێت وەرە 80 کەسی کەیە بابەجان جارێک دوو سێ گرنگێکیان جارێکی وەردەگرن ئەوانە خەڵک ئیستیفادەی لێ بکات چ گرنگێکیان وەرگرتووە کاک عەبدوڵڵا دەزانی خەڵکیش زۆر متمانەی بەم حکوومەت و بەم کاربەدەستانە نییە ئێستا ئەو نەوتە هاتووە تەرێمی کوردستان لە بەغدادەوە یعنی گومانیان هەیە تۆ بڵێ ئەوەش نەخۆن دابەشی کردن بەسەر هاوڵاتیانە ینی لە هەموو ڕۆیەکەوە ئەوە نەوتیانە دەڵێ خۆڕای ئەک دەڵێ ئەمن هیناومە ئەو دەڵێ ئەمن هیناومە ڕاستە کەس نازانی هەرسەریانە شێوانێرە خەڵکەکە شێوانێ ئەو هەموو خەڵکە فەقیرە ئیستیفادەی لە شتێکی نەکا لەبەر دۆلاری لەبەر حکوومەتی لەبەر کاربەدەستان بەس خەریکی پارە خواردنەوە چی بەچی بۆ مایە کاکە هەموو خەڵک لەبەرچان دەبری وابەتماتوم کابرای ئەوینەی بێتەوە ئەوی دەکوێنێ لە عاسمانی دێنین بۆ لە عاسمانی نانی دەخوارێ زۆر باشە زۆر ئەوە کابراکی ئەوە دەستی لەوێ بە یەک دەقەی چۆک ئەوە کابراکی ڕق و ڕوو وەکو مستەفای چێتە دادگای فیدرالی کابراکی ڕق و ڕوو مستەفای ئەخر بە چ چوویە کڕڕاست نەفا بۆ پیتویا بۆ لەداوە بۆ دادگای ئەو کارە کراوە زۆر سپاس عەبدوڵڵاکیان لە چوار قوڕنەوە لەگەڵمانە سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک پۆڵا وەردەگرم لە هەولێر کاک پۆڵا گیان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە تۆ لە کارمەندەکان لە بینەرە بەڕێزەکان ڕێز و خۆشەویستیش بۆ مامۆستا عەبدوڕەحمان بۆ کاک حەمەد ڕەشید کاکە دانیاتەوەرەکان دووبارەن ئێمەش دەمانەوێت هەندێک قسە بکەین بۆی بەپێی توانان ڕوونی کەینەوە ئایا لە وڵاتەوەرەکانی تر پێوەستە بە ڕۆژەوە پێوەستە بە هاوڵاتیان پێوەستە بە لەکوێ دەژین ئێمە بەڵێ لەکوێ دەژین لە ناو وڵاتێک بە ناو وڵات عێراق کە دامەزرا لەسەر بنەمای دووڕوویی و چەواشەکاری و دروشم بازی دامەزراوە دەبێ هەمومان بزانین زۆرانێکە شانازی بە عێراق بە شانازی بەچیەوە دەکەی بە ئەنفالیەوە دەکەی بە کیمیابارانیەوە دەکەی بە هێرشەکانی سوپای عێراقەوە دەکەی 16 ئۆکتۆبەر کەواتە ئێمە لەسەر چەواشەکاری دەڕۆین لە مەیدان چێ هەیە دو حزبی دەسەڵاتدار لە بەرامبەریان چەند حزبێکی ئۆپۆزیسیۆن بەڕێزان ئۆپۆزیسیۆنەکە ئێوە مادام خەمی ملەتەکەتانە
یەک پەیامتان هەبێ لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازی و لە ڕووی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا کاکە دانیال نرخی کاڵا و پێداویستیەکان بیکەن بە دوو زۆرێکیان ئەوەی لە دەرەوە دێ بە دۆلارە ئەوە زانیمان لە دەرەوە بە دۆلار دێ بەس وڵاتێکی تەواشەکاری عێراق تۆ لەبەر چی نرخی دراوی خۆت بێبەها کردووە بێبەها بەمانای چی تۆ سەیری کە لە بازار ڕێنگە بەڕێزێت هەر یەکێکی تر بڕۆ پێشانگای ئۆتۆمبیلت بکڕە دەڵێ بە 2 دەفتەر دۆلار باسی دینار ناکە بڕۆ سازکەرەوەیەک بکڕە سۆڤایەک بکڕە دەڵێ بۆندە دۆلارە کەواتە خودی عێراق بێبەهای کردووە بۆ ئەگەر کۆنترۆل بکرابایە ئایا بەڕاستی دراوە کەس ڕێزی هەیە با ئەوانە مامەڵی بۆ پێوە دەکەن دینارە و نرخی بە دینار بێ پابەند بکرێن تەنیا ئەوانەی بازرگانی دەکەن یان ئەوانەی سەفەری دەرەوە دەکەن لە ڕێگای نووسینگەی تایبەتی چاودێری کراو مامەڵەکانیان پێشکەش دەکرێت چەندت پێویستە پارەکەی دەگۆڕدێتەوە بازار هێور دەبتەوە بەڵام چێ هێوری دەکاتەوە وڵاتێکە لە بنەمای دروشم و ساختەکاری دوو لە ڕووی و بینەران دامەزرابێت چاوەڕێی چی بکەین دەدوێنەوە کاکە دانیال بیستوتە وایە 4 ملیۆن لیتر خێر و سەدەقە دووبارەی دەکەمەوە خێر و سەدەقە بۆ کورد دەنێردرێ بەداخەوە وا تێدەگەن 4 ملیۆن بەرمیلە 4 ملیۆن لیتر دابەشی سەر چەند خێزانی بکەی ئەگەر هەر بەرمیلێک بێ کاکە دانیال بە حاسی بە حسابی بکە بەشی 20,000 خێزان دەکە 20,000 خێزان خۆ ئەگەر بگدرێت هەموو کوردستان ماڵی 4 لیتری بەردەکەوێت تۆرە بە 4 لیتر گاڵتەکردن نییە بە میلەت کاکە دانیال ماڵێک 4 لیتری بدرێتێ شانازی بۆ بکەین بەوە شانازی بۆ بکەین بە دەستکەوتی دابنین دەبی پەیاممان سبی من هەمیشە بەراوردی خۆم بەراوردی بەنەتەوەکانی تر دەکەمەوانی وەکو ئێمە کۆمەڵ کوشکران ئەرمەنیەکان جوولەکەکان ناوبانجانگەی سەفەرپەڕەی حافمان چونکە سەرکردەیان هەبوو دڵسۆزیان هەبوو خۆشەویستی خاک و نیشتیمان لە دڵیان سێنرا بوو بەڵام ئەمانە دوورن لە ئێمە کەواتە عێراقێک لەسەر بنەمای تەواشەکاری و دووڕوویی دامەزرابێ ڕۆژ لە ڕۆژ بارودۆخەکە گرانتر دەبێ ڕێزم دووبارە بۆ تۆ بۆ هەموو بینەرەکان زۆر سپاسەکەین کاک پۆڵەگیان لە هەولێرەوە لەگەڵمانە بۆ بابەتە زاهیر محەممەد نووسیەتی ئەم حکوومەتە ئێمە بە حکوومەتی دەزانین ئەگینا خۆیان سەرقاڵی کاری خۆیانن هەروەها حسێن عەلیش نووسیەتی لەبەرەوەی کە حکوومەت نییە نەبەرد جەمال نووسیەتی هۆکاری گرانی بازار بەهۆی باج و گومرگ و سەرانەوە دروست بووە کە خەڵکی فەقیر بۆتە قوربانی نەوزاد محەممەد نووسیەتی حکوومەتی هەرێم خۆی ڕێخۆشکەرە بۆ پاشاگردانی و گرانی بازار و خەمی چی عومەر عەبدوڵڵا نووسیەتی بە پاڵپشتی بێغیرەتی میلەت و میلەت پاڵپشتی هاوڵاتیەکانی خۆی نییە شەریف خالی نووسیەتی هۆکاری گرانی بازار پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە هەیە بەڵام زان ئەمە یەکێکە لەو کێشە و گرفتانی کە ئەمڕۆ خستومانەتە ڕووە ئێوەی عزیز دەتوانن ڕاوسەرنجی خۆتانی لەسەر بڵێن کە لەوانی ڕابردوشدا باسمان کردوێ بەڵام ئێستا دۆخەکە بانی بۆ شێوازە دەخوازێت کە ئەمە یەکێکە لەو بابەتان یەکێکە لەو قەیرانانەی کە بەرۆکی هاوڵاتیانی گرتووە بووە تەمایەوەی کە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبێت لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان لەلایەکە موچەمە وتمان بە دینار فەرمانبەران وەریگرن سەرڕای ئەوە موچەکانیان لە کاتی خۆیدا وەرناگرنەوە موچەکانیان تاخیرە بێت وەمەش بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر هاوڵاتیان لە ئێستادا چەند شمەکێک چەندین کاڵا هەیە لە دەرەوەی وڵاتەوە دێنێتە هەرێمی کوردستان و ئەو شمەک و کاڵایانە بە دۆلار دەکڕێت و ئەمەش کە هاوڵاتیەکە خۆی یاخود فەرمانبەرە یاخود کرێکار هەر کەسێکێ لە هەرێمی کوردستاندا بە دینار مامەڵە دەکات و بە دینار پارە وەردەگرێت ئەمانەش کاریگەری هەیە لە بەرەوەی کە دواتر ئەو کاڵایە بە گرانتر دەیکڕێت ئەگەر دۆلار دابەزێت یاخود نزیک بێتەوە لە نرخی دینار بۆ خۆی کاریگەرێکی بەرچاوی دەبێت لەسەر هاوڵاتیان لە هەمووی گرنگترەوەیە کە لەم نێوەندەدا کە دەزانین ئەمە پێوەستە بە بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە بەڵام پێویستە حکوومەت ئاوڕێکی جددی لەم میلەتە بداتەوە و ئەم بارگرانیە لەسەر میلەتەکەی لابەرێت بەڵام وەک بینەرانی عزیز و ئەو کەسانی کە پەیوەندیان کرد ئاماژەیان پێکرد حکوومەت بێباکەوە حکوومەت نایەوێت ئەو کێشە و گرفتانە چارەسەر بکات دێمە لای پەیوەندیەکانی ئێوەی عزیز کاک محەممەدمان لەگەڵە لە کوێوە کاک محەممەد محەممەد لە سۆران لە سۆران کاک محەممەدیان سڵای خوا لێبێ سڵای خوا لە تۆش لە جەنابت سەر هەردوو چاومە کاک محەممەد کاک محەممەد
کاک محەممەد ئەتوانی کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بۆی بەباشی گوێمان لە یەکتر بێت دەزانی ئەو خەرکە لەبەرە لەگەڵ حکومەت بێباکە بەڵێ لەبەرەوەی حکومەت ئەو خەرکە ئەگەر حکومەت پارەی بنێری نفتی بدا بابوونەوەیها دەگەر ئەو خەرکە بەمونەوەیها دەگەڵ حکومەتی یادایی لۆ سبەنجەدا لە کاتێکدا کە لە کاتێکدا کە نە نەفتەیە نە پارەشەیە بەڵێ بۆچی بێباکە بۆچی کە پارەشی هەیە و داهاتێکی باشی هەیە ناتوانێت گرانێکی وادا بنێت کە بارگرانی بەسەر هاوڵاتیانەوە نەهێڵێت ێزای بەڕێز ئەو خەرکە ئەگەر حکومەت پارەی بدا و نەدا ئەو خەرکە بۆ حکومەتی ڕازیە دەنگدانەکان یعنی لە کاتی دەنگدانەکانەوە بەرناکەوێ یعنی سڕە بەرناکەوێ هەموو وەسەیە بەڵێ کاک محەممەد خەڵکی تا چەند گرنگە ئەم ڕۆژانەیان لە بەرچاو بێت دوو ڕۆژی دیکە هەڵبژاردن کرایەوە ئەم ڕۆژانەیان لە بەرچاو بێت کە نەبوونی نەوت بەرزبوونەوەی نرخی نەوت و بۆنزین لە بازاردا ئەوەی کە کاڵاوشمەکە دەیبین لە نێو بازاردا دواکەوتنی موچە چەندین کێشەگرفتی دیکە کە دووبارە لە کاتی هەڵبژاردنە بەڵێن دەدەنەوە باوڵاتێن کە چارەسەری بکەن وەڵای ئەو حکومەتە هیچ لە بەرچاو نییە بەڵێ ئەو حکومەتە هیچ لە بەرچاو نییە ئەو حکومەتەش قابل ئەو میلەتەیە لەبەرەوەی لەو میلەت لە کاتێکدا کە حکومەت نەپارەی نێرینە نەوتێنێرینە پرۆژە جێبەجێکە لەو خەرکە دەگەڵ حکومەتەیدا پێویستە میلەت چۆن لەگەڵم دۆخەدا خۆی بگونجێنێت وە لەگەڵیشیدا ئەم ڕۆژانەی بیر بێت ناوەڵات تاکەوکای سەرشی هەموو خەرکیە بەڵێ زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک محەممەدگیان لە سۆرانەوە لەگەڵمانەوە دەچمە لای پێندێکی دیکە دایکی محەممەد لە سلێمانی وەردەگرم دایکی محەممەد سڵای خوا لێبێ سڵای خوش لە تۆ بەڕێزم سڵاوی خواتان لێبێ سەر هەردوو چاومان هیوای سەرکەوتنە بۆ خوازم زۆر سپاس دەکەین دایکی محەممەد سەر چاومان بژی سپاس دەکەم سڵاو و ڕێزم هەیە بۆ جەناب تۆ بۆ بینەران و بۆ بیسەران سەلامەت بیاخوا لەسەر بابەتەکەمانچی هەیە بەڵێ وەڵی شتومەت نازانی کرێخانە و بەی نازانی کرێ مۆلی دەبەی نازانی یعنی هەموو شتێک گرانە لەم لاوە هەموو فەقیر پیاتی فەقیر فەفتاو ئارە وەڵا بەڕێز ئەم بەرزبوونەوەی نرخی دۆرە لە کاتێکداوە هاوڵاتیانیش موچەکانیان یاخود ئەگەر کار و کەسابەتێکی دیکەی هەبێت بە دینار وەردی دەگرێت و ئەمە گومانی تێدانە کە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە وەڵی بەڕێزم نازانم یعنی نازانم بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ دایکی محەممەد لە سلێمانی و لەگەڵمان نبوو باوکی فیردۆسمان لەگەڵە لە کۆ لەگەڵمان نبوو لە هەولێر باوکی فیردۆ سڵای خوا لەبێ زۆر سپاس باوکی فیردۆ سەر هەردوو چامان بەڕاستی ئەو ئەو زلمەی لەو باوەڕ بکە زمانێک حتى ئیستا زلمی و زالمی و ناتە سەربکەن بەڕاستی زالمێکە بە زۆری زالمێکە لە پیرعەون زالمترا لە هەموو ئەو قسمەتانی داهاتیەتەوە شتێ بڕێ بکە لەو وڵاتان لە هەر هەموو زالمترە بەڕاستی سەیرێکی کارەبار ناداتێ نەوتت ناداتێ نەوت ئەی خوارد نەوت ناداتێ پێڕەوا نادین بەڕاستی سەیرێ ئەگەرەتین علمیان یا بیکاریان لێکی سەقانینی بداتێ هەر حەیرێک ساڵانە ئەگەر پێش لە سەرکێک دەربێتی بەبەتەکەیتی سەقانینی دەست سەپاسی بۆ ملەتەکەی دیداکاتە سەقانۆتنەوەی بابن سەقانینی بدەن لە ملەتەکەی ساڵانە هەر حەیرێک ئەگەر پێش خێزان بکەن پێش بەرملەتی بەبەتەکەی بەڵام ناوداتی يعني قاو هات لبردوسي أزادي لبردوسي خلصي أمان تجيله. بو أنا بيباكا. كان كده كده بتستفيد داري بتلاقي كده كده ببالغ. أوكي فردوس. حكومة بوشي أوندا بيباكا يعني بوشي أوندا خمسار لا تشارة سركني كيشو قرفتا كان. بيباكا هيك شيء لبرد أمان نفسي شيء
بيستان بكهربائية لبري كهربائية نفس الغاز وهو صناعة مستقبلية لبري كهربائية في الثورة زبرتبية استشارية من الاستشارية السيوانية أصلا هالتسيبة أو حكومية تنجي خط خارج الفنجاس بالبلاد هي دري حاجة بغداد دري نوزي دري حاجة بغداد دري بنزين دري حاجة بغداد دري ميسان دري حاجة بغداد وراجل حاجة بغداد بس داني وقت يلي رسالة فراسي يعني أوفر الجزائري خلق أوفر الجزائر يا ربي خواهي جبرة بجد زال معناها بك تفرس من الكدنة سوسپاس دەکەین باوکی فیردۆز لە هەولێرە و لەگەڵ مانابووی دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاکدارا وەردەگرم لە ئەربەت کاکدارە یاسڵای خوات لێوێ السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله. عزيزكي من الله كواليتي بنزين بلى كواليتكي أونية أنشلو برقا عادي أمان أصلا بلى هي مسرت ورقة بيا مبرة ورقة خوي هموي نقبتية تخوي دو تور هي خوي قورة داينا تور جامبو باشتا تور جامبو زوانا ما كورتيكي روجيش تقتبيتو عزيزكم كواليتي اشتكان شون هي أما بشاكة وأما خرابة كواليتي حاولاتي إما أو خلق داما كواليتكي دابزيوه حالوي كواليتي ما بس خدي خوي خدي أمي لتكواليتي إنسانيتي دابزيوه تو استلم مخزنة كان من جوم ليبوا على ذخيرة شجماني تاعي اخيرة تو مسلماني كان خانو هي ونمز قوتيه بقر لا لولا تاني سامي قرآن ماني اي اما بو قران بوا كسا كيمن فندكي كردي هي لتا مقاش وستابي دسي خوم ناسو تيانم اما انتيشي بيكمو بو غرب اما ايوال لخشتبردني مسلمانان بريا تو سيريكا كاد يقماني ما بو رمضان كورونا خود كردوا يسا اما هنگاوا كانتي بو رمضانيتوا تو لبانو تايا وارسنا خوي دهاتك كما سرتفركو بروتين وفيتامين كم بيه خلال مانيك كواليتي دي سانو دابزي اما سرماك لولا فوستي بروتين وفيتامين للجستانا ما دماغي جناكا خواي قول انساني وادروس كردوا همو خوراكي بيويستا بلان باسي حلالك باسي حرامناك اما لو رو خلق هموشتكي قبولة او ابوه دو عزيزك من اما بابتي تربلاتي رابيتش كموا تو تشولاتي بخوش داني چ وڵاتێک چی کاک چی وڵاتێک بەخۆش دانێ بڵێ ئەم وڵاتە ژیانیان خۆشە سویسرا ها سویسرا بۆ نمونە نه وڵاتێک چوان وڵاتێ خۆشە کاکە ئێستاوە قەتەر بەڵێ ساحەبی بڵێ ئێمە گریمان وەکو قەتەر بین وەکو ئیمارات بین وەکو کورە سوید بین وەکو چ وڵاتێک تۆ زۆر بەخۆشی وەکو بین کە سبێنی حەشر کرای بەرەو جەهەنەم ڕۆشتی قیمەتی نییە مەیسەر ئەرزێ جۆلە منە بەڵێ چونکە تۆ دروست بوویت بۆ بەهەشیا بۆ جانم کامێ هەڵەبژێری هەڵبژێرە بەڵام تخوا پێم مەبرە قسەم زۆر پێیە ئێمە ئەوانەی کە مسلمانن با دووشت بەکار بێنین خوای گەورە فەرمێ وما عەلەیکە البەلاغ وئیلەینا الحساب تەبلیغیان کە حسابەکە لەسەر ئێمەیە با ئێمە شتێک بێڵینەوە بۆ خوای گەورە بزانم بوومە لەرزەی قایمە لافە بزانم من بەرەو شوێڕە ئەم نەکبەتیە دوو ئەفەرمێ وەجادیلهم باللەتی ئەحسەن وتی ماز ڕەشە کاکە ڕازەکەی کورە هەردەمێکە ڕەشە ناکرێت تۆ ملی خۆشێنی لەبەر کەسێک ئەبێ شتێ بێڵیتەوە بۆ خوای گەورە ئەوش بەچی دوعامان دوعا بکەین دوعاکانمان قوبوڵ بێت دوعا شلون قوبوڵە بێ بە ئەخلاقی پاک ئەجی ناو خەڵکە بۆ قوبوڵێکاوە ئەزیزەکەم بەس خوا مێ ڕوونکردنەوەشی کە بە مێوە ڕوونکردنەوەتان کەمە لە بەرنامەکانتان نەزانی چییە مەجاڵێ قسەکەم فەرموو کاک دارەگیان ڕوونکردنەوە لەسەر چی بدەین لەسەر چی ئێستا ئێمە قورئانە بناغەیە شتەکان لێ تێنەگەی گەورە زەقەکان تێناگەی خوای گەورە فەرمێ فەتەقوا تێداگرێ زۆربەی ئاەتەکان تیاتی فەتەق و تەقوا لە نوێژ گەورەترا لە زەکات لە ڕەمەزان لە حەج لە سەرفترا لە حەمرا لە گرتنی شەشەڵان جومعە و پێشەمە خێر و سەدەق زۆر باشە کاک دارەکیان کاک عەبدوڕەحمان دەمێکە لەسەر خەتە با کاک عەبدوڕەحمانیش وەربگرین زۆر سوپاس دەکەین تەقوا گرنگە خەڵک بیکا چاگە بێ دەی خوابی زۆر سوپاس کاک دارەکیان لە ئەربەتەوە لەگەڵمان هەبوو کاک عەبدوڕەحمان سڵای خوا لێ ببوورە زۆر چاوەڕێت کرد سوپاس أبدا مشكلة نيصلي إخوال دنابش وكادير إدارة ودنابي أستاذي زيدد وصوز لبولات وهاولاتيان كاكا أستاذ بولا خوزقا لفتا دا لفتا دك
ئەمە 6 ملیۆنین لە فەساددامان ئەگەر ڕێزەکی هەرچەند دەکەمی شار بەقەدەر ئەو ئینسانە نەجیبەی دڵسۆز بە حاڵمان بە شێوەیەکی تر دەبوو ئەوە بە هەتا ئێرە ئەوەندەم بەسەوە بزانم دووسەرانی جوا دەبیستن وشاب من پێم سەیرە حکومەتێکی بێحکمەت کە لە عێراق بەناو حکومەتی سا ئەگەر لە قاموسی سیاسی تەماشای تعریفی حکومەت بکەی بڕواناکەم لەسەر حکومەتی عێراق یعنی تەطبیق ببی پێ ناسەکە باشە قەرارات دەردەکەن زۆر ڕێز بە قەراراتی خۆیان ناگرن لۆ بڕیارەکانیان ملزم نییە ئەگە ئێرە بەشەکە لە عێراق ئەگەر بەشەکیش نییە لە عێراق ئێمان گەڕێن بابەتەنها خۆمان کاکە ڤەریبەکە بادەکەی دەدەیە ئەو دە هەر نەوعەز بوو ئەو بادەکە یان وەرن ڕۆزگارمان کەن و بە بەشێک لە عێراقمان بزانن یان دەستمان لێ هەڵگرن ئەمە لە ڕێنی خۆمان پێخگەین قادی بەڕێز چۆمسکی بڕواناکەم نەبیستری ناعم چۆمسکی ئەو بیرمەندە دوولەکە مجتەمع دابەشی دوو تێدەکا بزنسمانەکان و کۆمەڵەی سەر لێ شێوا و ئەوایان دابەش دەکا لەسەر ئەساسی لیپمان ئەوجا کۆمەڵەی بزنسمان هەموو هێزەشی بەکارداینی لۆ گەوزاندنی کۆمەڵەی سەر لێ شێوا و گونجاندنی لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆی ئەگەر لە ڕادیۆیەکان چەند کەسێک دلەیەکی هێدە تند یعنی زۆر پڕ لە ئازار پاراستە دەکرێت کێجێ لێ دەگری مامۆستا عرب لە مێژە دەڵێ فەرخەة فی واد وەنەفخەة فی ڕەماد یعنی تەنها خۆمان جێبیستی خۆمان دەبینەوە قەت کەسە گرێمان لێڕا ناگری ئەوە دڵنیابە ئێستا وەرە سەیرەکە بەنسبەت گرانی بەرمیلی نەفتی پێشان ئوستازە 5 دینار دەگەڕا لە کۆڵانەکان ئێستا بە 250,000 وەرە سەیرکە لە 100,000 پێنجی هەیە بەرمیل وەیا یعنی 100,000 چەند پێنجی تێدایە أبي دوباره تقريبا 1,630 إداري بيش عندها هو كان برميل لك على رأيته هذا يعني البديل بيشان جد إداري عراقي بوصوت تنظان عن كده أنا بقدر أدور عن إرساء يعني الجردين ممكن أصلاني إرساء لقى بيشان ممكن أنا طبيعي زي مبالغات كذا كاتب هم صدنا بيك دينار بو إستا 6 نان أجر حظنا بدينارك يعني لأفسانكان الرومان ويونانيش ستوان نبي إسراء وندر بيستري باشا معمصة أو ملتاك خوي بإسلام دزاني وفي حتى هاري الراديو كان إسلامي طبعا أولي لدس كان بيت دلين نقدي كان دلين أخوان لا ترجو إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم هذه إخوان لا ترمي وأعدوا لهم ما استطعتم من قوة تشتكي تشتكي حسن بكري لقوة زيادة على الرجاء نقل الرجاء عفوا معود لو يبر مايك بومبيو كوزير خارجية أمريكا يقول لدي عندك مشاكل ينهبوا ويستيجر كي لسر رجب طيب أردواني بشكيني لدي زي جريخيك وبنوي أبو خليكي بطيه أو قوتي لكيهنا أجز الهزن لي أما بعدم دائما وأبدا ملكتي هزي دروين قرارات من بدس درويا إرادة خومان يهمو إملادك ريتو سرمان قد وضع من لوي باس زادو بخوان سپاردن سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمان بوو پەیوەندیکی دیکە وەردەگرین کاک عەبدوڵڵا لە کەلارەوە لەگەڵمانە کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوات لێ بێ سڵاوی خوا لە تۆ مامۆستا گیان وەڵای مامۆستا گیان دەربارەی ئەم حکومەتەوە حزبانە قساکەم بەڵێ ئەمانە هەر لە هەوڵەوە بۆ کورد هەوڵیان نەداوە ئەمانە بۆ باخەڵ و کوڕ و کوڕەزا و دۆلار و بۆ ماڵی خۆیان هەوڵیان داوە کەسی بۆ حکومەت و بۆ ملت نەیکردووە کەسی بۆ ملت نەیکردووە مامۆستا گیان بەڵێ ئەمانە هیچیان پێ ناکرێ واز لە ملەتەکە بێنن لەوە باشترە چۆن کەرکووک و خانەقین و ناوچە دابڕاغان حکومەت عێراق دەستی کردە ملیا و بەنزین و نەوت و هەمووی بەلاش بوو هەرواز لە خەڵکەکە بێنن چیان پێ ناکرێت لەوە باشترە ئەوەی جێگەی داخە ینی تۆ سێرکە لە ساڵی 2023 داین ینی گوزەرانی ژیانی هاوڵاتیان تقریبا وەکو نەوەدەکان وایە کارەبان نییە نەوت نییە گرانیە ینی ئەو لە جیهانە ئەو هەموو گۆڕانکاریە ئەو هەموو تەکنۆلۆژیا خەڵک ئێستا خەڵکی شتی ترە کەچی لە وڵاتی ئێمەیە بەداخەوە ساڵ لە دوای ساڵ خراپترە بین
بەڵێ مامەساگیان من خۆم لە نەوەتوەیەک پێشمەرگە بوومە ئێستا زۆر ینی زۆر پەشیمانم لەو چەکدارێک کە کردومە نەوەتوەیەک راپەڕین بووە 19 ساڵ عمرمەوە شەڕم کرد لە کفریان بەرامبەر جێش و دەبابەی فێژم خۆ ئاخ لەو ڕۆژە چۆن چۆنێ بێعەقڵم بۆ کێ کردم دوور لە تۆ کاک عەبدوڵڵاگیان بەڵێ یعنی وا مالێتۆم پێمان ئای بەبێژین کوردی بەداخەوە ئەوەندە زوڵم و ستەمیان لە میلەتە کردووە کەسێکی وەکو بەڕێستان کە تێکۆشانێکی زۆر و خزمەتێکی زۆرتان بە میلەتە کردووە ئاوا ئەڵێ ئێستا ئەنی خۆزگەوان بەخوای گەورە ینی تۆ من مامەساگیان شتێکم پێ نەکرێ ینی واز بێرم لەوە لە هەژێ قانجاز مەسلەی کوردی خۆمانێ هەژێ قانجاز زەرەر لە نیمەی بگەڕێتەوە ینی لە نیمە واز لە خەڵکرە بێنن کاکە با حکومەتی عێراق دەستگورێتە بان وڵاتەکە و بەداخەوە زۆر سپاس دەکەین کاک عەبدوڵڵاگیان لە کەلارەوە لەگەڵمان نابوو ئینشاڵڵا تەندروست باش دەبیت دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک جەلال وەردەگرم لە هەولێر کاک جەلال سڵای خوا لێبێ سەرچاومان بابەتەکەمان بەرنامەکەتان تۆ ینی حکومەتی هەرێم بووە بێباکەوە نییە بەڵێ بۆچی بێباکە لە ئاس بەرزبوونەوەی نرخی برام خەڵک زۆربەی خۆلی جێگێ یازنا ئەوەی تۆ لە سیاسەت سەری دەرچێ دەزانێت بۆ بەیاکن ئەوانە لەو میلەتە درێژنەت بوون لەوانەیە ئەمریکا هیچ بۆ کورد نەکا لەوانەیە وەکو حەفسان ساک و تەسویری بەغدا کرێتەوە ئەوانە بۆیە خەڵک عەزێتە دەن خەڵک بۆ خۆی داوای سوڵتەی عەرەب بکە وەباڵەکە نەخەنە ملی خۆیان من وای تێ دەگەم دەدا حکومەتی ئەوان ناکرێت بێتە ئەوان هەموو ڕۆژە دایزێکی تون دەکەنەوە مانای خۆی هەیە وایە ڕاست نەبراکەم ئێمە ینی وەک بۆی تەسویری بە ئەوە خەڵک بێزارەکەن کە خەڵک بێزار کرا جا داوای فارسەکە داوای تورکەکە دادەڵێ یەکێک بێ لەوان نەجاتدا لەوانەیە پیان و چابێ ئەمریکا و ئێران و ئەوە برێن هیچان بۆ ناکرێت تەسویری بەغدادنەوە معنای ڕۆژانە کارەبا کەمەکەنەوە موچە نادەن مەسەران هەموو ڕۆژە دایسێ تون دەکەن خەڵک بێزار بێ بە عەرەب برێ وەرەوە وازانم سیاسەتەکە وایە نازانم پێم دەویستم یانە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حەمەڕەشید لە ژارا وەردەگرم کاک حەمەڕەشید گیان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوای لە جەنابەت کاکە ئێوارەت باش یاخوا باش بی تەندروستی باش ئاوا دەنگ نییە بەڕێزی ڕێزم بۆ خۆت بۆ کەناڵەکەت و ستافەکەت ڕێزم بۆ بینەران و بیستەران ڕێزم بۆ کاک پۆڵای چاوی کاکە عەبدوڕەحمانی ماچ دەکەم بەڕاستی پیاوێکی ڕۆشنبیرە بەڕاستی پێویستە ڕێزی لێ بگیرێ تۆش عەزیزی ئەمەی کاک حەمەڕەشید گیان بەڵێ عەزیزی برای بەڕێزی فەرمووتانە نووسیوتانە دەسەڵات بێباکە بەرامبەر میلەت بەڵێ برای بەڕێزم دەسەڵات بە بەرنامە ئەوەی دەکا بەڵێ چاون لێ دەسەڵات چ کارەساتێکی دەکا بەرامبەر میلەهادی قەت بگرە کاک عەبدوڵڵا لە کەلار پەشیمانە لە تێکۆشانی خۆی بە هەزارەهای وا بە تایبەتی گەرمیانی خوێن لێ هاتوو گەرمیانێکە خوێنی لەبەردەشۆڕێتەوە گەرمیانێکی تێکۆشەر ئاها ئەمانەی لێ هەڵدەکەوی کە پەشیمانن لەم هەموو تێکۆشانەی کردویانە ئەمانەت بە بەرنامە ئەوەی دەکەن بەڵام داخەکەم زۆر جاری دش گوتومە زۆر گرەیم لە ئۆپۆزیسیۆنیش هەیە بەڵێ زۆر گرەیم هەیە ئۆپۆزیسیۆنێکی پەرشوبڵاو هەرچەند گوێنە کەس ناگرن برایانی ئۆپۆزیسیۆن زەرەدیش دەکەین هەمومان بەڵێ پێویستە چی بکەن کاک حەمەڕەشید بەڕای تۆ بۆ نمونە لەم بابەتەیە لە بەرزبوونەی نرخی کاڵا و شمەک ئەی چی لەسەر ئۆپۆزیسیۆنە دەبێت چی بکات ئاخر لە پەرژوبڵاوی ئەوانش ئەو شتە دروست دەبێ لە پەرژوبڵاوی ئۆپۆزیسیۆنیش دەسەڵاتدارانی حکومڕانی دەکەن ئێستا توجارن ئاگادار بۆ ئاگاداریشتی هەموو ئۆپۆزیسیۆنی دەزانێ ئەمانە توجارەت دەکەن یەک حەمیلی دەرمانە یەک ئەویدی نازانم خەستەخانەی هەیە ئەویدی چەندەها مەکتەبی هەیە هاتاو هەیە شێخ نوقەیدایە بە یەکەوە ناڕازی بن چی سەکتەری حکومڕانی هەیە کراوە بە کەرتی تایبەت کەرتی تایبەت یعنی چی یعنی تجارەت بە میلەتەکەیەوە جا ڕێزم بۆ ئۆپۆزیسیۆن حەز دەکەم وەلای حیزبی لێگەڕێ ئیسلامیە عیلمانیە هەرچێکی هەیە بۆ خۆی خوا لەگەڵ هەمومان بەکرم بێ بەڵام تکا دەکەم یەکگرتوو بن
داوا لەوە پۆزیۆن دەکەم ئەم دەسەڵاتە بە بەرنامە ئەوەیان پێ دەکەن و دەستیکەن بێمنەتن لە هەموو شتێک با زۆر وە دوای نەکەم دەستخۆشی لێ دەکەم کاتی بەرنامەکەت کەمە خواگەدارت بێ کاک هەمەڕەشیدیان لە ژاراوە لەگەڵمانە بوو بەڵێ ئازان و خۆشەویستان زۆر سپاستانەکەین تا ئێستا بینەر و بیسەری ئەمە بوون تا بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ